سەبارەت بە خولی فێرخوازانی بەشی فیلمسازی زانکۆی سلێمانی میوانداری مامۆستا کەریمەوە غەفوورمان کردووە کە بەڕێزیان مامۆستای زانکۆی بەشی فیلمسازی زانکۆی سلێمانیە. مامۆستاگیان سڵاو لەبێ بەخێر بێ. زۆر سپاس بۆ هاتنت. سەرەتا ئەمەیە لەو پرسیارەوە دەست پێ بکەم، بەشی فیلمسازی کۆلیژی هونەرە جوانەکان چ کاریگەریەکی هەیە بۆ کوردستان؟ دەستان خۆش بێت. لە ڕاستیدا وەڵامێکی ژیری هەیە پرسیارەوە، پرسیارێکی جەوهەری گرنگیشە و پرسیارێکە کە بەردەوام ئێمە لە خۆمان یەکەین کە ئایا بەڕاستی ناوەندەکانی خوێندن لە زانکۆکانی کوردستان کاریگەریان لەسەر ڕەوتی فیلمسازی لە کوردستان هەیە یان نا؟ بە بڕوای من بەپێی ئەوەی کە خۆمان لە ناو بارودۆخی خوێندن و هەم لە دەرەوەی خوێندنیش لە ناو کای هونەریدا کار دەکەین، بێ دوو دڵی ئەتوانین بڵێن کاریگەریەکانیان کاریگەری هەیە و بەرەنجامی ئەو کاریگەریانش کە ڕوون و ئاشکران. یعنی هەرتۆ ئەگەر ئێستا سیرکەیت لە ناوەندەکانی بەشەکانی دروستکردنی فلم لە شاری سلێمانی وەکو شارێک وەکو نمونە وەریگرین، سیرەکەین کە بەشێکی زۆری خوێندکارانی بەشی فیلمسازی دەرچوانی بەشی فیلمسازین کە لەم ناوەندانە کارەکەن، چوەکو دەرهێنەر، چۆکو بەشەکانی تری پێکاتە هونەرەکانی تر. ئەمە بە شێوەیەکی گشتی، بەڵام لە بیریشمان نەچی، ینی زانکۆ بەشی فیلمسازی کارگەیەک نییە بۆ دروستکردنی هونەرمەندەوە. ینی ئەمە تۆ لە ناو زانکۆدا 4 ساڵ ئەخوێنی، 4 ساڵ کۆمەڵێک وانەی گرنگ لەگەڵ کۆمەڵێک مامۆستا بەرکەوتنت هەیە و ئەمە گەرێتەوە سەر خۆ توانای خۆت کە تۆ چۆن بتانی ئەم بەشە بکەیتە هۆکارێک بۆ ئەوی کە فعلم ببی بە کارکتەرێکی داهێنەر لە ناو پرۆسەی فیلمسازیدا. و لە بیریشمان نەچیت نەک بە بواری هونەر، زۆربەی بوارەکانی تریش ساڵانە دەیان و سەدان خوێندکار لە بەشەکانی پزیشکی، فیزیا، بەشێک جاجیاکانی تری دەرەچن، بەڵام بەشێکیان دەبن بەداهێنەر، بەشێکیان کاریگەری دروست دەکەن لەسەر کۆمەلگا. هونەریش ڕەنگە بۆ هونەر شێوەیەکی تر بێت، چکە هونەر پێش هەموو شتێک ینی هیلاکی و ماندووبوون و شەونخونێکی زۆری دەوێت کە ئینسان کە بتوانێت ببێت بە کارکتەرێکی داهێنەر و کاریگەری دروست بکات لەسەر ئەو ڕەوتێک کە کاری تێدا دەکات. بەڵام لەگەڵ ئەوەشە ئێمە بە خۆمان بە گەشتبینیەوە سەیرەکەین و ئێمە بەرەنجامە باشەکانی دەرچوونی خوێندکاران لە بەشی فیلمسازی ئەیبینین و کە قسەشمان لەگەڵ کردوون و ئەزانین کە لە بەشێک لەو خوێندکارانێک کە لە بەشی فیلمسازی دەرەچن بەشێکی زۆریان کاریگەریان هەیە لە ناو ڕەوتی فیلمسازی. بەڵێ کاک کەریمۆک، 1-2 ساڵ لەمە پێش و ئێستاش بۆ ئەم ساڵیش بەشی سینەمای سەربا بەڕێوەبەرێتی گشتی ڕۆشنبیری و هونەر خوڵ دەکەنەوانێ بۆ ئەو خوێندکارانەی کە دەرچووی بۆ نمونە پەیمانگا یاخود دەرچووی شەشی ئامادەیین، خوڵ دەکەنەوانێ بۆ ئەوانەی کە لە بەشی فیلمسازی وەردەگیرێن. ئایا ئەمە تا چەند گرنگە بۆ خوێندکارەکان و بۆ ئێوەی بەڕێزیش کە خوێندکارێک یەتە بەردەمتان بۆ گفتوگۆ چۆنی هەڵەسەنگێنی؟ بەڵێ، بەشی فیلمسازی یان کۆلێژ هونەرە جوانەکان بەگشتی بە 3 شێواز خوێندکار وەرەگرێت. شێوازێک ئەوەیە کە خوێندکار لە پۆلی 12 یا پۆلی 6 کە دەرەچێت ئەتوانێت وەکو هەموو کۆلێژەکانی تر پێشکەشی کۆلێژ هونەرە جوانەکانی بکات. خۆشبەختانە ئەو نمرەیە کە پێویستە بۆ کۆلێژ کەمترین نمرە دانراوە بۆی کە دەرفەت بڕەخسێ، ینی 55 ئەتوانی بە 55ەوە لە پۆلی 12 کە دەرچوو دەتوانێت پێشکەشی بەشی فیلمسازی بکات. یاخود ئەو خوێندکارانی کە 5 ساڵ لە پەیمانگای هونەرە جوانەکان بوونە لە بەشی شانۆ، ئەوانیش ئەتوانن پێشکەش بکەم بۆی کە لە بەشی فیلمسازی بخوێنرێت. بەشێکی تریش هەیە، شێوازێکی تریش هەیە کە ئەمەش دەرفەتێکی زۆر باشە، ئەمانەی کە ئەندامن لە سەندیکای هونەرمەندانی کوردستان ئەتوانن لە ڕێگای سەندیکاوە، چکە لەوێ مەرجی تەمەن و مەرجی تەمەن کەمتر کراوەتەوە ئەتوانن، ینی 3 دەرفەتی زۆر گرنگکەیەکە. ئەمانەی کە دێن ئێمە با بڵێن کۆلێژ کۆمەڵێک ڕێنمایی هەیە، ڕێنماییەکان لە ئاستی نمرەدا، لە ئاستی تەمەندا، ئەو ئەمانە ئەتوانن کە بەپێی ئەم ڕێنمایانە تەقدیمی بەشی فیلمسازی بکەن. بەڵام بەوە کۆتایی نایەت، گرنگترین بەش ئەوەیە کە ئێمە تاقیکردنەوەیشان پێەکەین، ویش پێوتێت تاقیکردنەوەی لێهاتووی
کە ئەم تاقیکردنەوەی یان بە قەولی قسە گشتیەکەی ئەو فلتەرە ئەو فلتەرە لای ئێمە گرنگترین فلتەرە لەبەرەوەی ئێمە ئەو خوێندکارێک کە دێتە بەردەمی ئەم لیژنەیە کە تاقییان نکاتەوە لە خلالی ئەو تاقیکردنەوەیە یعنی بەشێکی تەواوی ناڵم 100% بەڵام بەشێکی تەواو بۆی دەرەکەوێت کە ئەم خوێندکارە بەڕاستی هاتوۆتە بەشی فیلمسازی بۆی بێ بە هونەرمەند لێ هاتووە یاخود کۆمەڵک بارودۆخەیە. جا ئەمان کە با بڵێن کە بەم فلتەرە بەهێزەتەیە پەڕەن کە لە ڕووی نمرەشەوە 40 دەرەجەی لەسەرا یعنی 6 دەرەجە بۆ دەرەجەی پۆلی دوانزە و ئەوەی کە دەرچۆ پێشتر 40 دەرەجە لەسەر ئەم تاقیکردنەوە لێ هاتووە. ئەمە چییە کاتن بەشی سینەمای سلێمانی کە دڵسۆزانە هاوکارانە ساڵانە خولێک ئەەکەنەوە بۆی کە ئەم خوێندکارانەی کە فۆرمیان وەگرتەوە ئەیانەوێ بێن داخیلی تاقیکردنەوە بن بە تاقیکردنەوەی لێ هاتووی دێن لەوێ خولێکە بینین ئەم خولە بەهێزیانەکە ئەم خولە وان لەیەکە کە خوێندکار دەگاتە بەردەمی ئێمە بۆی تاقی بکەینەوە کۆمەڵک زانست و زانیاری لەسەر سینەما وەرگرتووە. جا ئەو خوێندکارانەی کە مەبەستیانە وەربژیرێن هەڵبەتە ئەچنە خولە بەشداریەکەن ماندوو ئەبن و پەرۆشی ئەوەن کە لەو فلتەرە دەرچن کە فلتەرێکی بەهێزە لە ئێمە ینی حتا جار هەیە مەسەرەن خوێندکار دەرەجەی 90تیشی هەبووە لە ئێمە وەرنەگیراوە لەبەرەوەی بە فلتەرەدا تێنەپەڕیوە. واتە ئەمەیە بڵێم ببوورە ئەمەیە بڵێم ئەوانانی ئەوترێتەوانێت کامانن کە گرنگن بوترێتەوە بە باوانەی کە یەن بۆ خولەکە و کێن ئەوانەی کە وانەکان دەڵێنەوە. لە ڕاستیدا ئەوە ئەم پرسیارە زۆر ڕەبتی بە بەشی سینەمای سلێمانی هەیە بەڵام کۆ ئێمە ئاگادارین ئێوە ئاگادارن ئەو پرسیارە دەکەن سینەما بەگشتی ینی مێژووی سینەما تەکنیکەکانی سینەما نواندن دەرهێنان هەموو ئەوانەی کە لە فیلمێکدا کۆ دەبنەوە یان فیلمێکیان لێ دروست دەکەی پێکاتەکانی دروستکردنی فیلمێک ئەوان لەوێ فێری ئەبن زانیاری سەرەتاکان وەردەگرن لەگەڵ ئەو زانیاریانی کە خۆیان هەیەە کە دێتە بەردەمی ئێمە هەست دەکەین کە ئەم خوێندکارە لەم خولەدا فێر بووە یان ئامانجی فێر بوون هەیە چکە ڕەنگە بەش خەڵکێکە بێ ئامانجی زۆر هەوڵ نەدا زۆر هیلاک نەبێ ڕەنگە بۆیە ئەوانە بەو شێوێ زانیاریەکی سەرەتایی لە بواری دروستکردنی فیلم و پرۆسی فیلمسازی وەردەگرن کە دێنە لای ئێمە خۆشحاڵ دەبین ینی کە تەماشاکەین کە خوێندکارەکە ئامادەیی خۆی ئامادە کردو بۆی کە لەم بەشە وەرگێ یان حەزی هەیە بۆیە ئەم خولە زۆ گرنگەوە لێرەدا ناکرێ ینی سوپاسی بەشی فیلمسازی بەشی سینەمای سلێمانی نەکەین کە مامۆستا و هونەرمەندە بەڕێزەکانی ئەوێ خۆبەخشانە بەبێ هیچ ئەوەیە کە ئەم بەشە ئەکەنەوە و کاریگەریشیان دیارە بەشێکی لەو هونەرمەندە بەڕێزانی بەشی فیلمسازی بەشی سینەمای سلێمانی خۆشیان هەر دەرچووی ئەم بەشەی فیلمسازین لە خولەکە کاکەریمۆ کەی دەست پێ دەکات ئەوە وەرگرتنی خوێندکار بە چ میکانیزمێکە بێت؟ ئێمە ئێستا بەپێم بە پێ ڕێنمایی تایەکی 8 خوێندکار بۆی هەیە فۆرم وەرگێ و تایەکی هەشتا نازانم ڕێنمایەکە بە دقیقی نازانم تایەکی هەشتەیە زیوازام تایەکی نوێیە شتێکی وایە لەناو دقیقەن ئەو ژمارەیەم لەبەرنە فۆرم وەرەگریت دوای ئەوەی کە فۆرم وەرەگریت ئەچی ئەم خولە ئەکرێتەوە کە ئەم خولە کرایەوە ئەم بەشداریەکە وەکو کارکتەرێکی ئامادە دێن لە تاقیکردنەوەی لێ هاتووی کەوت وەکو ئاماژەم پێداکە خولەکە لە مانگی هەشتا دەکرێت بەڵێ لە مانگی هەشتا بێ بکرێتەوە پێشەوەی کە بێتن داخلی ئەو تاقیکردنەوەی لێ هاتووە بێتن و گرنگی خۆی هەیە لە ڕاستیدا و سەرەتایی دەستپێکردنی خوێندنەکە لە بەرەوەی حەزێکی زۆری لا دروزەبیلەوە بە تایبەتی بۆ خوێندکارانی پۆلی دوانزە خۆتان زانین خوێندکارانی پۆلی دوانزە مادەیەکی خامن یعنی ڕەنگە حەزێکی زۆر سەرەتایی هەبێت بۆی کە ببێت بە هونەرمەند بەڵام کاتێککە لەم خولە بەشدار دەبی دواتر لە خولی تاقیکردنەوە سەرکەوتو دەبێ دێتە ناو پرۆسەی زانکۆوە و لەوێ حەزەکانی گەشە دەکا خولیاکانی گەشە دەکا و لە حەز و خولیاوە ئەگۆڕێ بۆ پێداویستی ئەگۆڕێ بۆ جیهانبینی ئەگۆڕێ بۆی کە بەڕاستی ببێت بە هونەرمەند و لە پەیامەکانی ئیشی هونەری و هونەرمەندێتی تێگات. کاکەریمۆک سپاس کە ئامادەبووی لەگەڵمانە هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم. سپاس بۆ ئێوەش و لە کۆتاییدا ئەمێ بڵم کە ئەم فۆرم و ئەم ڕێنمایانە لە لاپەڕەی فەیسبووکی فیلمسازان و لاپەڕەکانی کۆلێژی هونەرجوانەکانی سلێمانی هەمووی بەردەستە
و دەتوانن لەو ڕێەوە کۆنتاکت ئەبێ هەر بۆی زیاتریش ڕوونکردنەوە لەسەر ئەم بوارە گرنگە. زۆر سپاس دەکەین. سپاس بێش.